ماوەی 25 ساڵە خەریکی کاری درومانم وەکو کاری سەربەخۆی خۆم. لە ماوەی ئەم درێژایی ئەم کارکردنەما لە کاری درومانی و دیزاینە چەندین خوێندکارم فێری درومان کردووە، خاڵی پەیمانگایەک بووم. دوجار لە کارگەی جگەرە چەند خولێکی درومانم کردوتەوە بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان و ناویستەکان و بۆ کەسانی ئاسایی. چەندین خانم لەسەر دەستی ئێمە و پەیمانگاکە فێری درومان بوون و سوپاس بۆخوا ئێستا خاوەنی پیشە و کاری سەربەخۆی خۆیانن. لە مناڵیەوە حەزم لە بەتی درومان و دیزاین و ئەوە بوو، هەروەکو هەر کچێکێکە کە لە مناڵیە حەزی لە بابەتی جلە بووک و ئەوانە بۆ یاریەکانی خۆی دوورێ. من هەروە بووم. دایکم دەستڕەنگینێکی زۆر شارەزایە، لەوە زۆر حەزم لە درومان بووە. ئەو کات لە مەکینێکی پەپولەی بچووکەکانەوە دەستم پێ کرد. یەکەم کاری خۆشم بۆ ماڵی دایک بڵێن کە مناڵ بووم پەردەیەکم دووری. جارجارە چوومە سەر مەکینەکەی دایکم کە شتەکانی خۆم ئەدوری یان پێویستێکمە دووریەوە. جارجار مەکینەکەشم تێگەیا دایکم تووڕا بوو. بەڵام لە ساڵی 2000ەوە دەورەیەک کرایەوە لە فلکەی کاوە بۆ بیرم دێ. مامۆساکەمان مامۆساکی کەرکووکی بوو، ناوی مامۆستا سۆزان بوو. لەو خولە بەشداریم کرد و شارەزایەکی باشم وەرگرت. لە دوای ئەوەوە دەستم کرد بە ئیشی درومان تەنها بۆ خێزانەکەی خۆم، وەکو خوشک و دایک و ئەو کەسە نزیکەکانی خۆم. دوجار بەهۆی زڕوفی اقتصادی و باری دارایی خەڵک چۆن لە ساڵەکانی بڵێن 90 هەتاوەکو 2000ەکانیشی تر کە موچە بوو بە نیوە موچە و ئەوانە، ئێمە نتوانیم وەکو هاوکارێکی باش پیشەکەم بەکاربێنم بۆ بژێوی ژیانی خۆم. بە بڕوای من هیچ کارێک بێ ئەستەم و زەحمەتی نییە. هەموو کارێک بە تایبەت کە لە سەرەتاوە دەست پێەکەی ئەستەنگی زۆریەتە بەردەمێت، لەوانە زۆر شارەزانی ئەزمۆنت نییە، احتیمالی زۆر هەیە جارجار هەڵە بکەیت. دواتر لەوەچێ ڕوبەڕووی کەسانێک ببیتەوە موشتەری بن، یعنی شتەکەتیان بەدڵ نەبێ. بەڵام گرنگەوەی ئینسان لە هەوڵدانا بێ بە بەردەوامی پەرەبا بە ئیشەکەی خۆی و زانیاری زیاتر وەربگرێت لەسەرەوەی کە ئیشەکەی جوانتر و باشتر پێشکەش بکات. سوپاس بەخوای ئەزموونێکی زۆرمان هەیە لەو بوارەیە. دەمێکە لەو پیشە شارەزایەکمان وەرگرتووە. بەڵام من وەکو پێشنیار بۆ خانمانەی کە دەزەکەن بە هەر کارێک، گرنگ ئەوەیە بڕوا بخۆ بوو بن، گرنگەوەیە تواناکانی خۆیان لە چ بوارێکا بینەوە هەڵبژاردننی کارەکە زۆر گرنگە. پشتگیری خێزان و ماڵیش تقریبەنەوەش یعنی لایەنێکی تری ئیشەکەیە کە ئەگەر خێزان پشتگیریت و کاسەرکەوتوتر ئەبیت. دوجار هیچ ئیشێک بێ ئەستەنگ و زەحمەت نییە. پێشکەوتن تاوان کاریگەری تەواوی هەیە، لەبەرەوەی یەک ئامێرەکان ئێستا زۆر پێشکەوتون ئاسانکاریە
پێشتر ئێمە لەسەر مەکینەیەکی بچووک ئیشمانە کرد ئێستا خوان ئەم مەکینی جاکانە مەکینەی زۆر پێشکەوتون و ئیشکردن لەسەریان ئاسانترە کەمتر تێگەچن کەمتر ئەبچڕێ کەمتر یعنی ئەسەنگە زۆر نایەتە بەردەم لەوانە مەسەرەن ئێستا قەستی کارەبایی هەیە مەکینی نەخشی تر هەیە ئەوسا نەخشەکان زیاتر هەر بە دەستەکرا یاخود بە مەکینە بچووکەکان تر ئەکرا کە چەند نەخشێکی سادەی لەسرە بە زێسا مەکینی زۆر پێشکەوت و هاتۆ بۆ نەخش و دیزاین و ئەوە بەڵام دوجار هەر مەکینەیەکت لەبەر دەستا بێ کە کەسێک بە خۆی بەهرەمەند نەبێ نەتوانێت ئیش بۆ مەکینەیە بە باشی بکات خۆ ئامێرێکە تۆ ئیشی لەسەرەکەی یعنی دوجار هەر ئەو کەسێک کە ئیش ئەکات لەسەر مەکینەکە یعنی بارگراونی ئیشە جوانەکانە خۆم بە تەنیانیم لێرە ئەو خاتونێکم لەگەڵایە خاتو کۆچەر خاتونێکی شارەزا و دەستڕەنگینە ئێمە دەمێکە لە ناوبازار ئیشەکەین و پێشتر لە ماڵەوە ئیشم کردووەکو بە جەنابتم وت من لە سەرەتاوە بۆ کەسوکاری خۆم ئیش کردووە ئێستا لە دوای ئەو ئەزمە اقتصادی کە بڵێن پێویستەکە ئینسان زیاتر لە باری اقتصادی و هاوکاریکردنی خێزان زیاتر ئەوە بکات هاتینەتە بازار و وەکو هەر کەسێکی کە لە بازار ئیشەکە بێگومان قورسە بێگومان قورسە ئێمە شوێنەکەمان ناوبازارە بازارێکی گشتیشە با بڵێن شوێنێکی تایبەت نییە بڵێن هەر بە درومان یا خود بە ئافرەتان ئێمە شان بەشانی براکانمان لێرە کە دوکان نارن ئێمەش لێرە ئیشمان هەیە و دوکانمان هەیە بێگومان ئەستەنگە دێتە بەردەم ناڕەحەتی دێتە بەردەمی بەس گرنگەوەی ئینسانەوە نەبڕوای بەخۆی بێ کە بتوانێت هەموو ئەو بەربەستانە تێپەڕێنێت و هاتنە بازار ئیشکردن لە دوکانێکا و لە ناو چەقی بازارە و بەو شێوە عامە بۆ ئافرەتێک حتمما قورسی خۆی هەیە ئێمە لێرە بە ئامج لە دوورین یعنی هەر پارچەیەک تەقەڵی بوێت و بڕینی بێ ئێمە ئیکەین لێرە بەڵام زیاتر بە یعنی نسبەت موقعەکەمانەوە کە شوێنەکەمان شوێنی بابەتی جلی کوردی زیاترە جلی کوردیەکان خاستان لە مەوسمی بەرە و نەورۆز و بەهار و جەژن و ئەوانە زۆرتر خانمان سواز بۆخوا ئێستا کەوا هەیە جلی کوردی زیاتر تەڵەبی لەسرە لە ساڵەکانی پێشوە هەستمان کرد تۆزێ شێواوی کەوتە جلی کوردیەوە بە ناوی پێشکەوتن و بە ناوی دیزاین و ئەوە بەڵام تۆ جلی کەلتوری هەر جلی کوردیە جلەکەی خۆتە یعنی ئەکرێت تۆزێ فەقیانەکە پانترە مەسەرانی حەکە بە جۆرێ بگۆڕی بە شێوازی جلەکە بە تەواوەتی ناتوانانی دەستکاریکەی چونکە ئەمە جلێکی کەلتوریە ئێمە لە هەر چوار پارچەی کوردستان بە ڕۆژهەڵات و ڕۆژاوا و باشوور و باکوورەوە هەر یەکەمان خاوەنی جۆرە لە جلوبەرگین کەمێک جیاوازی هەیە لە شێوازی جلوبەرگەکانمانە بەڵام دوجار هەمووی جلی کوردیە و جلێکی خانمانە و پۆشتە و جوانە من خۆم بەش بە حاڵی خۆم هەمیشە وتومە جلی خۆمانی سلێمانیم زۆر پێ جوانە نازانم هۆکارەکەی کە لەبەری دایک و نەنک و کەس و کارمانە بە بەردەوامی بینیمانەوە و شۆخ و شەنگەیمان بینیوە بەڵام جلی کوردی بەعام لە ژێر وەکو بەتانە دەرەچێت لەگەڵ هێلەکە و کەوایە و سەڵتەیە و بابەتانەیە کراس خۆیەتی و کراسەکان چی نارمان هەیە بە پێی ناوچەکانمان ئەگۆڕێ کەواکان حەو پارچەمان هەیە و 6 پارچەمان هەیە هەتا 9 پارچەشمان هەیە ئیتر وەکو ڕەنگ و بابەتەکانی شەوەکەیتەوە سەر نوعەتی قماشەکانەوە شتێکی زۆر ئاساییە بەس وەکو پارچە چەند پارچەیەەکە بە نسبەت قاتی جلی کوردی ئەگەر قماشەکە سادە بێ کاتێکی ئەوتۆ نابە بەڵام لە ئێستا قماشمان هەیە زۆر مووری پێوەیە زەنگیانەی ئەمەی بەردەستم ئەمە زەنگهینی لەسرە کریستاڵی لەسرە ئەم کریستاڵە مەکینەکە زاڵ نییە بەسەریە ناتوانێت بیدورێ ئەبێ لی بکەیتەوە یاخۆ دەبێ ئاسانکاری بکەیت بۆ خۆت بۆ ئەوەی بتوانانی بە ئاسانتر و ڕێکوپێکتر قماشەکەت با بە دەستەوە بدورینەکەی ئەبێ پێشتر کریستاڵەکان لێ بکەیتەوە یەک دوو ڕێگا هەیە هەمانە بە ڕێگەی گەرمکردن و ئوتو هەیە خۆی کریستاڵەکە ئەو نەقایم و توڵنیە بە شێوازێک بە ئامێرێکی وەکو دەمی کەوچکەیەک یاخود وەکو هەر شتێک دەتوانین لێکەیتەوە
هەندێکی تریژ وەکو مور و زەنگانەوەوانە بە شێوازی چەکوش ئەشکێنرێت یاخود بە دەمی قەستێکی بچووک وردە ئەبڕێ و لێ بێتوانێ. سواز بەخواڵە قماشە من نەکردووە بەڵام هەموو کەسێک شتی لە دەستێ بڵێن ئەڕوات بەس یەکێک لە زۆر ئەساسیاتەکانی حەیاتی سەبرە و فکرەیە بیرۆکە. هەندێک جار شتێکم بڕیوە کە ئەتوانم بڵێم لە ئەو شێوازە دەرچووەکە ئەهێوێت مشتێکەمەوێ بە جۆرێکی کە بۆم ڕێک خستووە وای زانی و دیزاینێکی تازەیە بڵێن لە کەم و کوڕی قماشەکان بتوانێت ئەو دیزاینە ڕێکخا یعنی ناڵێم 2 مەتر بک بە کراسێکی 6 مەترەوە شتی واتیای نییە چکوەخۆ ئاسا سەحرێکە و پێ نییە بەڵام ئەتوانین ئێمە بە چەند بیرۆکە و چۆنەڵی پلانێک ئەگۆڕی لەمە بۆ ئەوە و ئیتر ئەمانە دەرەچێت بۆت هەندێک جاریش هەیە قماشیش لە دەستەقەتە بێ بەڵام حەلەکەی مهمە یەکێک لە نەخۆشەکان کە لە دەستم دەرچوو کەوایەک بوو عادەتەن کەوای هەندێکەوە باری کاڵ و تۆخی هەیە قۆڵێکی کاڵ دەرچوو بوو قۆڵێکیشی تۆخ دەرچوو بوو هێنام چاکم کرد بڵێن سەرۆخارم کردەوە بەس پێویستم بە قماش بوو بۆ سەردەستەکەی کە بڵێن بۆ قۆڵەکەی لە بن دەستەکە دەرم کرد و دوای ئەوە پارچەیەکی ترم دانا لە بندەستەکە کە کاتێک مشتێکاتەوە وتی ئەوە وتمەوە قەیفێ بۆی نەسۆڕێ مامۆدان ئیشەکە بەس زۆر جوان دەرچوو یعنی ئەوە نەجوان دەرچوو بەس دوای ئەوە بوو بە فکرش یعنی هەندێک قەیفە هەیە بەڵێ فعلەن کرد لەگەڵ کراسێکی قەیفە لە بەرێکە گۆ قەیفە ئەسۆڕێ بەڵام ئەوەم کرد بەتانەکە قەیفە نییە ڕێک مشکلەکەشی حەل کرد و کێشەکەش بڵێم شتەکەش باش دەرچوو هەر کەسێک ئابووری سەر بەخۆی خۆی زەڕورە بە تایبەتی ژن لای هەندێک وایە ئەگەر ژن ئابوورێکی سەر بەخۆی هەبێت ئەمە سوڵتە وەرەگرێ نازانم لە ماڵاوایە جۆرێک لە بیرکردنەوە بەس نەکرد ژن ئەگەر ئابووری سەر بەخۆی هەبێ هاوکاری برایە هاوکاری هاوسەرە هاوکاری باوکو دایکە هاوکاری خوشکە هاوکاری مناڵەکانی تێگە دایک بێ دوجاریش بۆ خۆی ئابوورێکی سەر بەخۆی هەیە خۆی سوودمەند دەبێت لێ زەڕورە زۆر گرنگە ژن خاوەنی ئابووری سەر بەخۆی وەکو ژنێک کە خاوەن کاری خۆمم داوا لە هەموو ژنێک ئەەکەم ئەوەی کە ئێستا کار ئەەکە ئەوەشی کرد ئێشتا کاری نەکردووە بە تەمایە کار بکە بڕوا بەخۆبوون زۆر گرنگە دوو چاونەترسان لە ئیش مەترسە شەرم نەکردن لە ئیشی شەریفانە تۆ لە دوکانێک لێرەدا ئەنیشید من چاردەورەکەم خوانێ بڕێ هەمووی پیا و ژنی تایە ئێرە بەڵام هیچ کاتێ هەستم نەکردووە کە من کەسێکی ترم لە براکانی ترم کە دوکانیان هەیە لێرە کەمتر بم وەکو ئەوان شان بەشانی ئەوان ئیشم کردووە ڕێزلێگیراویشین لێرە لەلایەن ئەوانیشەوە بە چاوێکی ڕێزلێگیرا و سێرمانەکەن لەبەرەوەی کە ئێمە هەدەفمان نان و نانپیاکردن و ئیشکردنە لەسەر پێ خۆمان مەستاوین و هاوکاری ماڵ مناڵانەکەین ئەوانیش پێیان خۆشە یعنی کە ژنێکە بینم لە شوێنێک ئیشەکات شانازی پێواکە ئیشکردنی شەریفانە هیچ کاتێک عیبێتیان نییە دەست پێ بکەن چاونەترسانە چرت نییە لە ئەوڵەوە ئەستەم و ناڕەحەتی و زەحمەت نێتە بەردەمەت هەموو ئیشێک سەرەتاپی هەر زۆر قورسە دوجار ئەزمون پێیاکەی دوجار ئیشەکە دەکەوێتە سەر ڕێی خۆی گرنگەوەیە تۆ ئیشەکەت بە پاکی دەست پێ بکەی مەبەستت لە ئیشەکەت ئەوە بێ کە لەسەر پێوەستانی خۆت بێ هاوکاری کردنی خۆت بێ ئەوەی کە لە خێزانەکەتە لە مناڵەکەتە لە هەر کەسێک بێت